مەڵە خۆشەویستان ئەچینە لای هەواڵێکی دیکەمان لە هەولێر ئاوات مەلا ڕەسوڵ نوێترین ڕۆمانی خۆی بڵاو دەکاتەوە. وەروە سپاس بۆ هاوکارمان قارەمان جەوهەر بۆ ئامادەکردنی ئەم هەواڵ و لێتوانە. خۆشحالم بۆ کە یەکەم کۆڕی لە هەولێر یەکێتی نووسەرانە یەکێتی نووسەرانی کورد لە قی هەولێر کۆڕێکی بۆ نووسەر و شاعیر ئاوات مەلا ڕەسوڵ ڕێکخست. لە کۆڕەکە نووسەر نوێترین ڕۆمانی خۆی بە ناوی یاسەمین بە ئامادەبووان ناساند کە باس لە ژیانی گەنجێک دەکات بە شێوەی ڕۆمان ڕووداوەکانی ناوکتێبەکەی نووسراوەتەوە. لە لێدوانێک بۆ کورسات مەگەزین نووسەری ڕۆمان ئاماژەی بە ناوەڕۆکی ڕۆمانەکەی کرد کە یەکەم کتێبی چاپکراوێتی و ماوەیەکی زۆرە سەرقاڵی نووسینیەتی. نۆڤلێتێکە واتە کورتە ڕۆمانە باز لە ڕووداوی ژیانی کوڕێک دەکا لە کۆمەلگاکە کوڕێکی بێکە سوکار و لە خانەی بێ سەرپەرشتانە دێتە نەخۆشخانەی دەرونی ئیدی ڕووداوەکان لەوێوە درێژ دەبنەوە کە چی بەسەر دێ. دەتوانم بڵێم ڕۆمانیش تەواو تراژیدیە، نۆڤلێتێک تەواو تراژیدیە. تاوان زۆر دڵخۆشم ئەوە خەونێک بلە بۆ منە منداڵ بووم کە لە تەلەڤیزیۆنی دەمدیت کەسێک مقابلەی دەکرا نەمدەزانی چیە و چ کارێ بەس دەمگۆ دەبی ڕۆژێک دابێ ئەمنیش ئەوها مقابلە بکرێم و بچمە سەر تەلەڤیزیۆنی قسەی بکەم. تاوان ئەوڕۆ ئەوە بەدیهاتنی خەونەکەی منە زۆر دڵخۆشم.